هەموو عیبادەتەکان خوای تەعالا مەبەستێکی دیاریکراوی هەیە لێی، ئەویش پتەوکردنی لایەنی ئەخلاقیە لە ئینسانەکانە. لە سوورەتی عنکەبوت خوای تەعالا ئەفەرمێ وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. خوای تەعالا ئەفەرمێ نوێژ بکە ئەی ئیماندار، بەڕاستی نوێژ ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوورەگرێ. تەماشاکە، ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوورەگرێ، یعنی گۆڕینی ئەخلاقی ئینسانە نوێژ. لە سوورەتی تەوبەیە آياتي 103 خوای تعالى بپیغمبر افرمي صلى الله عليه وسلم خذ من اموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. خوای تعالى امرك كزكاة لمسلمانان وربقري، خذ من اموالهم صدقة بوتشي تطهرهم وتزكيهم بها، تاپاكيان كاتوا دان رني وەکو ئەخلاق وەکو خۆیان وەکو خودی خۆیان تا لە ئەخلاقە خراپەکان دانڕنێ، لە ڕەزیلی، لە پیسکەیی، لە حەسوودی. یعنی چونکە هەر تەنها زەکات بۆ زەکات دەرەکە ئەخلاقی زەکات دەرەکە ناگۆڕێ بە تەنها، بەڵکو ئەوەشی زەکاتەکەشی پێ ئەدرێ، هەندێ ئەخلاق لە ئەویشە ئەگۆڕێ. زەکات کاتێ دەوڵەمەندێک زەکات ئەدا بە فەقیر، ئیتر ئەو فەقیرە حەسوودی پێناما. لە روجوي خوای تعالى لسورة البقرة آيات 183 خوای تعالى أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. خوای تعالى أفرمي أي إيمان داران، خوای تعالى روجوي لسرتان فرز كردوا وكو چون لسر أمتكاني تر فرز كراوة تاوكو خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوا، ئتر ڕێگای ڕاستەقینە بگرن. ئەو ڕۆژوە ئینسان ئەگۆڕێ. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەو کەسەی کە ڕۆژۆکەی مەنعی نەکا لە خراپە و خراپەکاری، لە قسەی خراپ و لە گفتاری خراپ و لە کرداری خراپ، بەڕاستی هەر تەنها خۆی تینوو ئەکا، خۆی برسی ئەکا. ئەو کەسە هیچ سوودێکی پێ ناگەێنێ، ڕۆژۆکەی سوودی پێ ناگەێنێ، تەنها خۆی ماندوو ئەکا و تەواو. ئاسیرکن برا بەڕێزەکان، مەسائیلی ڕۆژوو چۆن ئەخلاقی ئینسان ئەگۆڕێ لە خراپەوە بۆ چاکە. ئینسانێکی بە ڕۆژوو ئەبێ لەو شتانە بە دوور بێ، و دوای ئەوەشی کە ڕۆژوش تەواوە بێ ئەبێ هێواشەش خۆی ڕابێنێ لەسەر ئەو ئەخلاقانەی کە هەی بۆ لە کاتی ڕۆژووە. عینەن حەجیش وایە، عینەن حەجیش وایە. خوای تەعالا فەرمێ الحەج ئەشهر معلومات فمن فرض فيهن الحج، هەر کەسێ بڕیاری حەجی دا فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. سيچون اخلاقي انسان اقوري حج لحجاء انسان ابي قسيكي نابوت ناشرين وكاريكي نابوت ناشرين نكا، حتى جماع سرجيي كحلال لقل خيزانك يا خويا ابي وازي لي بيني. يتر قفتاري لو شوازانه بي ابي واز دو قفتارانه جبيري، ولا فسوق هیچ کارێکی خراپ وەگفتارێکی خراپ نابێ بکە. ئەو ئینسانە ئەبێ زوانی لە هەموو شتێکی حرام پارێزێ، وە کردارەکانیشی جەستەشی لە هەموو شتێکی حرام بپارێزێ. تەواو. ولا فسوق ولا جدال في الحج، نابێ دەمەقاڵێ بکا لە کاتی حەجە، نابێ کاتێ تو ئەچی بۆ حەج لەوێ لەگەڵ کەسێکا دەمتان لەیە گیر ئەبێ. جا لە سەفەرە ئینسان سبحان الله ئیتر لە خۆ ئینسان بەدوای بیانوە ئەگەڕێ کێشە دروستکە، مەشاکل دروستکە. بۆیە ئیمامی عومەر بە کابراوتی کە کابراوتی ئەم پیاوە پیاوێکی باشە فەرمووی لەگەڵیا سەفەرت کردووە، معاملەت لەگەڵیا کردووە. ئینسان لە کاتی معاملە و لە کاتی سەفەرە دەرەکەوێ. حەجی سەفەرە لەو کاتە زۆر خەڵق لەوێ دەسەکەن بە مناقەشە، دەسەکەن بە مجادلە. مجادلة لكاتي اعتيادي شا بيغمري خوا أفرميه صلى الله عليه وسلم هر كسي واز لمجادلة بيني، هر كسي واز لمجادلة بيني أقر چي لسر حقش بي. يعني إذا تو لقل كسي كان مجادلة أكي أقر چي أو لسرنا حق بي تو لسر حقش بي. بيغمر أفرميه صلى الله عليه وسلم هر كسي وازي لبيني من مالك مجدي مالك في أدم لبهشته لسر حقي تو أو لسرنا حقه.
وازی لێ بێنە. ولو كان محقا پێغەمبەر فەرمی ئەگەر چی لەسەر حەقیش بی. طبعا ئەمە فێرتەکە لە حەجا چۆن لە حەجا خۆتەگری لە غەیری حەجیشا ئاوایە. جا براینە عیبادەتەکان هەدەفێک لە هەدەفە سەرەکیەکانی ڕاستکردنەوەی ئەخلاقی ئینسانە. هەر لەبەرەوەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم صالح الأخلاق. لە ڕیوایەتێکە مەکارم الأخلاق ئەفەرمێ من نێراوم. يعني پێغەمبەر بۆچی نێراوە؟ بۆچی خوا ناردوێتی؟ ئەفەرمێ من نێراوم تاوەکو ئەخلاقە جوانەکان لەناو خەڵکە بچێنم، تەواو بکەم. دیارە خۆ هەر ئەخلاق بەس پێغەمبەر نەیهێناوە، پێغەمبەرەکانی تریش ئەخلاقیان هێناوە، بەس پێغەمبەر هاتووە تەواوی کە، کاملی کە، ئیتر بۆ ئەوەی ئەخلاقی ناشرین هەمووی ڕوون بێ و ئەخلاقی جوانیش هەمووی ڕوون بێ. یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی ناردنی پێغەمبەر بۆ ئەوەیە. جا ئەبێ ئێمە بزانین ئەلەیرەوە بیرکەینەوە کە ئێمەی مسلمان کاتی ئەخلاقمان ناشرینە چەندێک دوورین لە دینی ئیسلام. براینە دین نوێژ با بڵێین ئەگەر دوورت نەخاتەوە لە کرداری خراپ لە گفتاری خراپ یعنی ئەو نوێژە نییە کە ئیسلام داوای ئەکا. تۆ تەنیا وەرزشێکەکەیت و تەواو وەرزشێکەکەی تەنها ئەچەمیتەوە هەڵەسیتەوە سەردا ئەنوێنیتەوە. چونکە ئەسڵ لە نوێژە ئەوەیە کە ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور بگرێت، بتگۆڕێ لە ڕۆژێکە 5 جار نوێژەکەی ئیتر ئەبێ بێیتە خۆتە بەردەوام. هەروەها ڕۆژوو، هەروەها حەج، هەروەها زەکات. یعنی ئەمانە هاتوون بۆ چاندنی ئەخلاق لە مرۆڤایەتی. آخر معقول نییە کابرا لە کاتی نوێژە ڕائەکا و لە ڕیزی بەردەمەوەیە. لە کاتی ڕەمەزانە یعنی زۆر جددیە لە ڕۆژوگرتنە، بەڵام سەیرەکەی لە معاملەی ناو بازاڕێ هیچ. لە مەعرەزەکانی سیارەکڕین و سیارە فرۆشتن دوور لە ئێوەی بەڕێز فێڵبازترین کەسە، لە مەیدانی حەیوانەکانە خراپترین کەسە، لە هەرچی معاملاتیایە مۆزەفە لە دائیرەیە سەیرەکەی کەسێکی بەرتیلخۆری غەشاشی فێڵبازە. ئیتر ئەمە یەنازە، ئیتر ئەمە چی ئیسلامەتیەکە، چی دیندارێتیەکە؟